پرۆگرامی ئەمیوارەی کورتسات مەگەزین وەگەزانن تایبەتە بە خەڵاتی زێڕینی بلا ئەم خەڵاتە کە لە ساڵی 2002 بە بەردەوامی سازەکرێ ساڵانە بەڵام چجای ئەوەی کە بەشێکی بەر ئەو ساڵانەی ڤایرۆسی کۆرۆناکە نەکراوە بەڵام بە شێوازی تر ئەم یادەکراوەتەوە چواری نیسانی هەموو ساڵەکەم یاداکرێتەوە ئەم ساڵیش بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزان و دواخرا بۆ ئەمڕۆ کەسایەتیانی کە دەستنیشان کران کە خەڵات بکرێن دیارە هەرجارە و لە هەر بوارێکە کەسەکان دەستنیشانەکرێن پێشمەرگەی نمونەی و دایشی نمونەی و هونەرمەندی نمونەی و کەسانی کە بە تایبەت لە هەر بوارێکە بێ خزمەتی زۆریان بە کورد و نەتەوەی کورد کردووە بۆ ئەمڕۆ من چوار لەو کەسایەتیانی کە ئەمڕۆ خەڵاتیان وەرگرتووە لە لای من میوانن بەڕێزان کاک سەلاحەدین ئاشتیە کە مێژوو نووس لە بواری مێژوو واکتێبی مێژوویە بەڕێز مامۆستا بەدیعەدار تاشکا و ناوێکی دیاری سەر تەختەی شان و هونەری شانوێە هەمووان دوور و نزیک ئەزانی کە یەکەم خانمە هونەرمەندە بەشداری کردووە هەروەها بەڕێز کاک سەعەد بەشیر کە ئەویش لە بابەتی دۆکومنت لەسەر جینۆساید و بە تایبەتیش لەسەر ئەنفال و بەڕێز کاک ئاکۆ خەریب کە ئەویش لە مۆزەی ئەمنە سوورەکە ئابینین کە بۆ نووسینەوەی مێژووی ئەمنەتەوەیە ئەو مۆزانی هەمووی پاراستووە ئەو کەلوپەلانی کە هەبوو لە ڕابردووە لەوێ دانراوە سپاستانەکەم زۆر بەخێربێنی ئێوارەتان باش پیرۆزبایی خەڵاتەکەتان لێ یەکەم بە هیوام بێتە پشتگیری باشتر بۆ داهاتووە خزمەتی زیاتر لە کاک سەلاحەدینەوە دەست پێ یەکەم ڕای بەڕێستان لە سەر مەراسیمەکە وەرەگرم بۆ هەریکی تر لەوانیش جای وەک کەسایەتی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بۆ خۆی و هەم بۆ ئێوەش پاڵپشتیەکە بێت لە وەرگرتنی خەڵاتەکانە. زۆر سپاس. بەگشتی مەراسمەکە مەراسمێکی ڕێک و پێک و بەجێ بوو و لە کات و ساتی خۆیدا بەڕێوە چوو. من سپاسی ئەو کەسانە دەکەم کە بە بەرهەمەکانی مندا چوونەوە و لە نێو کۆمەڵێک بربژێردا لە کوردستانی ئێران بەندیان دەستنیشان کردبوو بۆ وەرگرتنی خەڵاتی زێڕینی مامۆستا ئیبراهیم ئەحمەد. دیارە مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە دەردەکەوێت لەسەر ساحەی سیاسی ئەدەبی میلەتی کورد و کاتێک کە هەنگاوەکانی زۆر شێرگیر و پتە دەبن بەباری سیاسی ئەدەبیدا بۆ خۆی بە خاڵگۆڕانێک و خاڵی وەرچەرخاندا دەندرێ لە مێژووی کوردە کەسێک کە بۆیە بخوێنێ بۆیە بچێتە زانکۆ هەتاکو یەکەم ئاواتی کە وەدیدێ ئەوە ببێتە مەحامی سەرڕایوەی ببێتە مەحامی بتوانێ خاوەن ئیمتیازی گۆڤارێک بێ کە زمانی حاڵی نەتەوەیەک بێ نەتەوەیەکی چەوساوە. ئەمە مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە ئەم خەڵاتەیان بەنێو کردووە کەمترین ڕێزە لە ژیان و خەبات و ئەندیشە و ڕنگدانەوەکانی لە شۆڕشی میلەتەکەماندا. بۆیە دیسانیش من سپاسی ئەو کەسانە دەکەم کە بەندەیان وەکو یەکێک لە بربژێرە سەرکەوتوەکان دەستنیشان کرد لەم بۆ وەرگرتنی ئەم خەڵاتە. پیرۆزە بێ سپاس سەرکەوتوبی مامۆستایان زۆر بەخێربێی خۆش سپاس دەکەم بژیت بەشداریت کرد لە پرۆگرامەکەیە ڕای تۆ چییە لەسەر بەسەرکردنەوەی تۆ خانمە هونەرمەندێک و هەمیش لەسەر ئەم جۆرە مەراسیمانە بە تایبەت؟ لە ڕاستیدا تووشی شۆک بووم کە ئەم مەراسیمەم بەم شێوەیە دی چونکە تا ئێستا زۆربەی زۆری مەراسیمم دیوە بۆ ڕێزلێنان لە هونەرمەندان شێوەی ئاوها بەرفراوان و لە ئاستێکی زۆر بەرزە چ لە بەشەرەکان یعنی ئینسانەکان کە هاتەبوون چ لە ئاستی ئەوانەی سەرپەرشتی ئەم هۆڵیان ئەکرد چ لە ئاستی هەموو جەماوەرەکە کە جەماوەرێکی یعنی ڕۆشنبیر بوون تا ڕادەیەک زۆر خۆشحاڵە بووم بە گوێگرتن لەم
هۆڵە گەورەیە کە زۆر شتیکەی تیا کراوە. من هاتوومەتە ئەم هۆڵە بۆ بینینی مەسەن گۆرانی بێش هاتووە لە ئێرانەوە دەنگی زۆر عجایە بوو خۆش بووە. ئەم هۆڵە بەڵام چی ئەو کەسەی کە لەسەر ئەو کورسێ دانیش نێتوانی دانیشێ، قیر و قال و فەرتەنەیەکی زۆر زۆرە بوو. بەس ئەو خەڵقە ئەمەنە خامۆش، ئەمەنە بێدەنگ، ئەمەنە بیرکردنەوە لە مێژووی ڕەسەنی خۆی لە هەموو بوارە جیاجیاکانە، یعنی وای لە خەڵقەکە کرده بوو کە ئیتر یعنی سەیری ڕابردووی خۆی بکە کە میلەتی ئێمە ئاوا لەو ئاسا بووە کە لە هەموو ئەم بوارانە یعنی ئەمەنە لە قیما بوون، لە بەرزیا بوون. من خەڵاتم زۆر وەرگرتووە، یعنی زۆر زۆر دیومە لە زۆر شوێن، لە 70 زیاتر خەڵاتم هەیە ئێستا، یعنی ژوورەکەم نیوەی خەڵاتە، چ بە دیوارەوە هەڵمواسیوە چ لەسەر مێز و شتیوا ڕازانومەتەوانە. بەڵام هیچی بەقەی ڕوبعی ئەم خەڵاتە من دڵم پێی خۆش نەبوو، نەک بۆ ئەوەی کە زێڕە، چونکە من ئیتر دەمێکە خۆم داناوە بۆ ئەوەی ئیتر بچمە دنیای ئاخرەتەوانە، ئەو زێڕشتم هەموو فڕێیە یان بە موبەوی خوشکەزا و برازا وشت. لەبەر ئەوە زۆر زۆر دڵم بەو خەڵاتە خۆشە و خەڵاتێکی کەش هەر بەڕێز هێرۆخان کە پێشکەشی کردوم ئەمەی زێر پێوەیە. دوێنێ وەسێتم بۆ کردنتم ڕەنگە من بمرم ئەو خەڵاتە مەیەن بە خەڵق و فڕی مەیەن دوای مردنم، چونکە کەس نییە دوای من ئەوە وەرگێ. ئەیتر ئەوە زۆر دڵم پێ خۆش بوو، زۆر لە مستەوە و ئاستێکی زۆر قەشەنگا بوو، بەرز بوو. ئەوە لەلایەکی کەی کە من یعنی بڵێن چی ئەو مێژوەی من کە هینی کردەوانە، یعنی لە بینیمەوانە زۆر شتی کاریگەری تایە کە تیان نەبوو، نازانم چۆن دەستیان نەکەوتووە. برادێک چونکە هات هینێکی کوڕاسەیەکی لێوەرگرتم، وێنەی تیابوو، ئەو وێنانەی برد تیانە بوو، بەڵام ئەلاکولێ هەر چۆنیە بێ، چونکە من لە 68 چوومەتە ئەکادیمی هونەرە جوانەکان لە بەغا لە سوید شانۆگەریەکم پێشکەش کرد، مۆنۆدرامە هەر خۆم دەوری دایکێکم ئەبینی، مەبەستم بوو دەنگی ئەو دایکانە بگەیەنمە ئەوێش کە بڵێم لای ئێمە دایک بەو شێوەیە سیر ئەکرێ. خۆیان متەرجیمیان هەبوو هی زمانی سویدی بۆینەکە. ئیتر ڕئیسی مهرەجانەکە ئەوە زۆر خەڵاتێکی گەورە بوو، یەک وشە من قەت بیرم ناچێتەوە ئەو شتانە، ئەو وشانی کە لەگەڵم قسە ئەکەن کە کوڕێک یەتەوقەم لەگەڵەکە کە کچێک یە باوشم پیاکە، ئەوە ئیتر گەورەترین خەڵاتە بۆ من، زۆر زۆر دڵم پێی خۆش ئەبێ. وتی حەقا زۆر پرسیاری لێکردم، پیانوتم وێنە بێنە، وێنە وەکو هین وایە، یعنی وەکو مێژوویەکە ئەیبینن. وێنەکانم پیشانی سەرۆکی هینەکەیە میهرەجانەکە، وتی تۆ مێژووی میلەتێکی لە وڵاتی خۆتان چۆن سەیر دەکەن؟ تم ڕۆژی ئینزارێک وەرەگرم لە پەروەردەی سلەیمانیەوە، ئەچم بۆ شتێک مەسەن درەنگ هاتوومەتەوە بۆ لەکوێ بووی، ئەی بۆ ئیزنە وەرنەگەر، ئەوکو مناڵێت تەعامولیان لەگەڵمە کرد. چوون بۆ ئێران بۆ میهرەجانێکی گەورە، ئیشێکی گەورەم بردووە، خۆم دەورم ئەبینی لە عینەن هینە ئەو شانۆگەریە کە دەریشم هێنا بوو، خۆشم دەورم تیا ئەبینی، دەهاتمەوە ئینزاریان نامێ لە جاتی خەڵات، لەوێ لیرەیەکیان نامی حتا ڕسمی سەرۆکەکە شیانی تایە، وتی هیچ شک نابین ئەم لیرەیەمان لێ قوبوڵکە. تم کاکە من بە حیاتی خەڵاتم وەرنەگرتووە، پارچەیە معدەن بووە کە یاویان مەتێ. ئیتر یعنی لەو وڵاتانە قەدری هونەرمەند زۆر زۆر هەیە کە یەمەوە وڵاتی خۆمان لە داخانە لە ژوورێکی مربعە خۆم سجن کردووە، بە کتێبەوە خوێنمەوانە شتی هیچ هەر بە تاقی تەنیام ترخۆ من نەمێرد نەمناڵ نە هیچم نییە، لەبەر ئەوەی کە ئەوان ڕێز لە هونەرمەند بەم شێوەیە و بەم ئاستە تا ئێستا تەمەنم وا بەرەو 80 ئەڕوا شتی وام نەدیوە. زۆر زۆر دەستخۆشی لە یعنی ماڵی هێرۆخان ئەەکەم، لە خوشکی، لە خوشکەزای، لە کوڕی، لە هەموویان
کە بەڕاستی یعنی هەر ئەوە نییە تۆ من ئەو شتم کە وەرگرتووە ئەوە گەورەیە کە ئەم هەموو خەڵقە کۆکردەوە و یعنی هێناتەوە بیریان کە لە ناو کۆمەڵی ئێمە مرۆڤەیە کە مرۆڤە بە معنای مرۆڤ هەست بە مرۆڤایەتی ئەکا ئەوە گرنگە. مامۆستاگیان بسم کاکسعد بەسەرکردنەوەی ئێوە لە مەراسیمی خەڵاتی زێڕینی بلە لەلایەن ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشنەوە چی بە تۆ بەخشی هەستی تۆ چی بوو لەو کاتەیە؟ من سێ خاڵم هەیە یەکمان لە ڕۆی تەکنیکی زۆر ناجح بوو ئەو ئیڤنتە لە ڕۆی نارۆک و ئەوانە کە خەڵکیان هەلبەرژاردووە بوارێکی جیاوجیا ئەوە مهمە بەڵام ناوی ئیبراهیم ئەحمەد بۆ ئەو خەڵەتە بۆ من زۆر گەرەنگە چونکە لەگەڵ ئیبراهیم ئەحمەد خیتابی سیاسی کوردی گۆرا جاران تەسک بوو شاخ بوو مدرنیتیدا بە خیتابی سیاسی کوردی تر بوو شار بوو لە دڵی هند لە دڵی بزوتنەوەی ناتەوایەتی کورد تر ئەو خطابە کە خۆی دەرسی کرد تر ینی دوو قۆناغی جیواز بوو قۆناغی پێش ئیبراهیم ئەحمەد و قۆناغی لە دوای ئیبراهیم ئەحمەد تر حزب جاران حزب وەکو عەشیرە ڕەفتارەکات لە دوای ئەوە خطابی سیاسی حزب بوو تەنظیمێکی مۆدرن لەگەڵ خطابێکی سیاسی وازح نەختێ لەگەڵ سیاسەتی عێراق تەعاملەکات جاران هیچ تەعامل لەگەڵ عێراقیان نەکردووە هەر تەسک بووە هەر باسی کوردستانی یەک دەستخۆش کاکە زۆر بەخێربی سپاس پیرۆزە بێ سپاس تۆ لە ڕابردووە یەکێک بووی لەوانەیە کە خەڵکت دەستنیشان کردو بۆ ئێم خەڵاتە وەربگرێم جارە خۆت وەرەدەگرت هەستت چۆن بوو؟ وەڵا ئەم جارەش هەر ئەو ئازیزانەی کە دەستنیشان کران بۆ ئەم خەڵاتە من بۆ خۆم یەکێک بووم لەو کەسانەی کە دەنگم لەسەر ئەو برادەرانە داوە و هەندێکیشان هەر پێشنیاری خۆم بووە کە پێشنیارمان کردووە ئەم کەسانە دەستنیشان بکەین بۆ هەڵبژاردننی بۆ وەرگرتنی ئەو خەڵاتە بەڵام ئەوەی کە بۆ من مفاجعە بوو کە برادەران هەر لیان شاردمەوە تا دواتری تر پیان وتیان ئەوە ئەمنە سوورەکەش خەڵات وەرەگرێ و ئەبێ بێتە ناو ئەو پرۆسەیەوە من هەموو کاتێک کە هەر کارێکم کردبێ هەستم کردووە هێشتا ئەو کارە نوقسانە ماوێتی لەبەرەوە قەت خۆم بە شایستەی ئەوە نەزانیوە کە خەڵات وەربگرم چونکە هەستم کردووە هێشتا کارەکانم ماوێتی ئەبێت تەواو ببێ بگاتە ئەنجام بەڵام سوپاسیانەکەم کە ئەمنە سوورەکەیان بەسەر کردەوە ئەمنە سوورەکە ڕاستە من ئێستا لێوێم بەڵام ڕۆژێکی کە دوو ڕۆژیکە کەسێکی کە ئەچێتە ئەو شوێنە بەڵام ئەوەی بۆ ئێمە شەرەفە ئەوەیە کە توانیمان ئەمنە سوورەکە بپارێزین و بیکەینە مۆزەخانەیەکی نیشتیمانی و بتوانین لەوێ ئەو مێژووە بە شێوەیەک بپارێزین کە بیکەین بە یادەوەری لە یادەوەری نەوەکانی داهاتووە بمێنێتەوە و هەمیشە بە زیندوی بمێنێتەوە و بە بەردەوامیش هەر کارەکەین و ئەمانەوێ زۆرتر کاری تیا بکەین و ئەم خەڵات و بەسەرکردنەوەیش زیاتر هانمانەدا کە لێبڕاوانەتر لەو شوێنەیە کاری خۆمان بکەین و هەوڵ بدەین پەل بهاوین بۆ شوێنەکانی کە ئەمە ببێتە پرۆژەیەکی نەتەوەیی هەموو شارەکانی تری کوردستانیش بگرێتەوە. زۆر باشە. پرسیار لێکم لەسەر ڕێکخراوەکە هەڵسەنگانی ئێوە بۆ ئەو کەسانی کە ئەب نەخاونی ئەم خەڵاتە چی ینی چۆن کەسێک دەستنیشانەکەن ئەو بنەمایانە چییە کە ئەبێتیانە بێ ئێوە کاری لەسەرەکەن و ناوکەی دەستنیشانەکەن؟ لە سەرەتاوە کە ئێمە قەرارماندا بڕیاری ئەوەماندا کە خەڵاتی زێڕینی بلا پێشکەش بکەین ساڵانە لە بیر و بۆ چوونەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد خۆیەوە هەڵمان هێنجا مەسەلەن بۆ نمونە مامۆستا ئیبراهیم ئەحمەد ڕای وا بوو کە ئەیوت
گرروپێکی مۆسیقی کە دائنیشن یەکێک لە مۆسیقەکان لە دواوە مۆسیقا لێدا کەس نایناسێ هەستی ئەکرد کە ئەوە گوناحێکی گەورەیە ئەکرێ بەرامبەر بە هونەرمەندێکی گەورە کە لە تیپێکایە بۆیە ئەبێ ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر ئەم شتێکی بەدەست بێت چۆن بتوانێت ئەو کەسانە خەڵات بکە ئامانجەکەی ئەوە بوو یا مەبەستەکەی ئەوە بوو زۆر کەس هەیە کاری گەورەی کردووە قوربانی گەورەی داوە بەڵام کەم کەس لە ناو میلەتەکەی خۆیان ئەیناسێ چۆن ئێمە بتوانین ئەمانە بدۆزینەوە چۆن بتوانین ئەم کەسانە بدۆزینەوە و جارێکی کە بە کۆمەڵگەکەی خۆمانیان بناسێنینەوە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە هەموو لەبەر ئەوەی خۆی جگە لەوەی کە نووسەرێکی گەورە بووە یاساناسێکی گەورەش بووە سیاسێکی گەورەش بووە و ڕۆژنامەوانێکی گەورەش بووە لە هەموو ئەم بوارانەیە ئەو هەمیشە معاناتی هەبووە لەگەڵ دەوروبەرەکەی خۆی بۆیە ئێمە هەوڵماندا چۆنیەتی خەڵاتەکە و هەڵبژاردننی ئەو کەسانی کە خەڵاتیانەکەین لە بیر و بۆ چوونەکانی خۆیەوە هەڵی بهێنجی دەستخۆش بچمە لای کاک سەلاحەدی قسە بکەین لەسەرەوەی بەسەرکردنەوەی هەموو ئەو کەسانی کە لە پارچەکانی تری کوردستانن تا چەند گرنگە بۆ ڕێکخراوەکە و بۆ ئێوەشکە بەسەرەکرێنەوە و دەستنیشانەکرێن بۆ ئەوەی لە پای کار و خزمەتەکانیان خەڵاتەکە وەرەگرن نەکتەنها هەر لە باشوورە کۆ نەکراوەتە بەڵکو پەلی کێشاوە بۆ هەموو لایەکانی تریش وەک کاک ئاکۆ فەرمووی گەڕانەوەی سەر مەبدەیەکە کە خودی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بڕوای پێی بوو ئەویش حاوانەوەیە پێکەوە ژیانە پێکەوە ژیانی هێمنانەیە هەنگاو هاویشتنە بۆ بەدیهێنانی ڕوحێک کە پێی دەڵێن ڕوحی نەتەوەی ئەم خەڵاتە کە هەموو کوردێک لە هەموو دنیاە دەگرێتەوە کاری بە ئەم پارچەیە ئەم پارچێنێ لە هەر شوێنێک کوردێک کەسێک هونەرمەندێکی کورد بەشێک لە ژیانی خۆی تەرخان کردبێ بۆ خزمەتی نەتەوەکەی بۆ خزمەتی نیشتیمانەکەی چ لە باری شانۆ بوو بێت چ لە باری مێژ و نووسی بوو بێ چ لە باری زمانەوانی بوو بێ هەر کەسێک لەم دنیا پانوبەرینەدا خزمەتی وای کردبێ کە بێتە بەرچاو ئەم خەڵاتە ڕۆژی خۆی دەیگرێتەوە گرنگی ئەم خەڵاتە لەوەدایە کە سنوور ناناسێ ناڵێ تۆ خەڵکی کوێی خەڵکی کام شاری چ ئینتیمایەکەت هەیە چ ڕوانگەیەکەت هەیە ئەمە گرنگترین نیشانەیە بۆ ئەوەی کە لە ساڵانی ئاخری تەمەنیدا مامۆستا ئیبراهیم ئەحمەد کە لە چوارچێوەی حیزب دانامێنێ لە چوارچێوەی ڕێکخراوەیەک دانامێنێ ئەندیشەیەکی کاملەن نیشتیمانی بەسەر ڕوانگەیدا زاڵتر دەبێت لە پێشوو و عەقیدەی من بە باوەڕی من ئەم کارەی کە دەکرێ بەنێوی خەڵاتی زێڕینی بلا پێکهێنانی وەک باسم کرد پێکهێنانی ڕوحێکی نەتەوەیە وەهاندانی ئەو کەسانەیە کە دەیانەوێ بە چەشنێک خزمەتی نیشتیمانەکەیان بکەن خزمەتی نەتەوەکەی خۆیان بکەن بەندە مەبەستم لە وەرگێڕان لە بواری مێژوودا یا لە بواری ئەدەبیاتدا ئەوەیە کە قەرزەکانی خۆم بدەمەوە بە دایکی نیشتیمان بیدەمەوە بە و نیشتیمانم کە منی لێ پەروەردە بوو من بۆ خۆم گەیشتومە قەناعەتێک ئێمەمانان هەر کەس لە جلوبەرگی خۆیدا هەر کەس لە چوارچێوەی ڕوانین و تێڕوانینی خۆیدا هەتا ئەوێ ڕۆژێ کە سەر دەنێتەوە هەتا ئەوێ ڕۆژێ کە دەمرێ خزمەتی ئەم دایکی نیشتیمانە بکە خزمەتی ئەم وڵاتی خۆی بکە ئێستا هەر قەرزداربارە بۆ ئەم نیشتیمانی ئێستا مەراحیلی ماوە پێ بکە
قۆناغەکانی ماون ئەو قۆناغە ڕووناکەی کە قەرارە پێگا کە بڕیارە پێ بگا ئێستا ماوێتی بۆیە هیوادارم هەر کەسێک لە هەر بوارێکدا دەهوێ خزمەتی نیشتیمانەکەی کە یەک شتی لە بیر بێ ئەوێ ڕۆژێک کە دەمرێ بە باوەڕی من هەر بە قەرزدارباری دەمرێ چونگە ئەم دایکی نیشتیمانە زۆر بەستە زمان دەستخۆش هەر لەسەر قسەکەی و پرسیارێک لە مامۆسابەتی ئاکەم ئەگەر وەکەوەی ئاماژەشت پێکرد زۆر قەدری هوەر نەگیرێ لە ناو نیشتیمانەکەمانە ئەی ئەرکی ئێمە ئەوەی وازی لێبێنینیان ئەو مێژوە هەر بنووسینەوە بۆ خۆمان و هەروەک چۆن تۆ نووسیتەوە نەخێر یعنی من بەو شێوەیە ناڵێم یعنی هوەر ئەمە نەگەورەیە ئەمە نەمەزنە ئەمە نە خزمەتی کۆمەلگاەکە ئەمەنە زۆر لەو خەڵقانی کە هاتوون ئەو مەسەن شانۆگەریوییان بینیوە چوونەتە دەرەوە توانە وەڵاهی ئێمە زۆر غەڵەت تێگەیشتە بووین ئەیە ڕۆخۆ ئەمانە ئەم شتەوە ئەڵێن وە ئەڵێن یعنی بە دڵی بووە زۆر وە زۆر لە پێشۆترەکەی خۆی کە زۆر کۆن بووە زۆر متعاسی بوو ئەمانە بووە پەشیمان بۆ تەوانیە چوزانین ئێمە ئەمە وایە یعنی زۆر کاریگەرە مەسلەی هوەر بە شێوەیەکی گشتی شەر نییە هەر مەجالەکەی من بێ تەمسیل بێ نواندن بێ جاری وایە لە خلالی ڕسمێکەوە کە یەکێک کردوێتی جاری وایە لە مۆسیقایەکەوە کە یەکێک لێیاوە لە عالەمێک و چووی بۆ عالەمێکی کە لەبەر ئەوە زۆر پێویستە کە ئێمە گوێ بە هەموو بوارەکان بین مەرجنی هەر بواری شانۆ بێ هەر بواری ئەدەب بێ نووسین بێ و نازام قسەیەکی بەڕێز تەسیری تێکردم بیرم چۆ من پیری ئەوەی عیبە کە زوو شتێ بیرەچێتەوە تەمە درێژوی لەش ساخی خۆشبی بە قوربان کاکسات هەوڵەکانی بەڕێستان لە پاراستنی ئەرشیفی نەتەوایەتی و بە تایبەتیش هەوڵدان بۆ بە جینۆساید ناساندنی ئەنفال و ئەو کارانی کە خۆتان کردوتانە تا چەند هەوڵەکانتان چڕترەکەن و لە داهاتووە بۆ زیاتر ناساندنی ئەم بابەتە هەم بە جیهان و هەمیش لە ناوخۆ هەمیش هێشتا ئەو کەرەستە و بابەتانی کە ماوە نەدۆزراونەتەوە هەوڵەکانتان بۆ دۆزینە و جارێکتر پاراستنیان چییە؟ ئیشی کۆکردنی بەڵگەنامە و ئەوانە ئیشی حکوومەتە کوردستان لەو ڕۆیە زۆر دواکەوتووە لە کوردستان ئەرشیفی نیشتیمانی نییە ئەو ئەرکەدا ینی ئەو ئەرکە کەسانی تر تەحملەکەن وەکو بنگەی ژین و هەندی سنتەری دۆکومنتیشن لە هەولێر و دوات ئەبێ لە کوردستان دوو یاسا بێت یەکیان یاسای نیشتیمانی بۆ ئەرشیف ئەوی تریان بۆ مەکتەبە ئەبێ ینی ئیشەکان بە قانون بە تعلیمات چونکە وەسایق و بەڵگەنامە زۆر خەترن ئەو معلوماتە لە ناو بەڵگەنامەکان زۆر خەترن تەسیرەکەن لەسەر نەسیجی ئیجتیماعی لەسەر سلمی مەدەنی لەسەر ئایندەی سیاسی کوردستان ئەبێ لە سەرەتا دەستگای دروستکەی لە دوای ئەوە دەستگا و یاسا دروستکەی لە دوای ئەوە ئیتر سیاسەتێکی عەقلانە بەرەو بێ ئەو وەسیقانە ئەبیوز نەبێن سوء ئیستیخدام نەبێت بە استخدامێکی بەنا بێت بۆ خزمەتی کۆمەلگای کوردستانی بۆ انتقام و تۆڵە نەکرێت چونکە خۆی سلاحی دوو حەدتیایە یەکێ بۆ زیادکردنی وایە ئەوی تریان بۆ بینایکردنی کۆمەلگای ئێمەیە دەستخۆش کاگاکۆ وەکو بنەما مۆزەی نیشتیمانی ئەمنە سوورەکە تا چەند لە ئاست مۆزە جیهانیەکانایە چجای لە ڕووی تەکنیکیەوە چجای لە ڕووی پاراستنی و کەرستانی کەتیایەتی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لەبەرەوەی بۆ خۆی لەسەر بیناکانی هەر پاشماوەی ڕژێمی ڕووخاوی بەعسە کە پاراستومانە هەر بۆ خۆی ئەوە پاراستنی بیناکان گرنگەیەکی زۆر گەورەی هەیە لە هەموو دنیاە ینی ئەمنە سوورەکە بۆ خۆی وەکو ئەو بینایی کە ماوەتەوە پاشماوەی ڕژێمێکی دیکتاتۆرە هیچ جیاوازی نییە لەگەڵ پاشماوەی هەموو ئەو ڕژێمە دیکتاتۆریانی کە لە دنیاە هەبوون وەکو ئەوان گرنگە وەکو ئەوان مهمە و بەو چاوەوە لە دنیاە سەیری ئەکرێ
و ئێستاش کە ئێمە هەوڵمان داوە بیکەین بە مۆزەخانە ڕاستە ئەمە پسپۆڕی ئێمە نەبووە بەڵام لە ڕووی هەستکردن بە مەسئولێتەوە شانمان ناوەتە بەر ئەم بابەتە و ئەوە بۆ خۆی ئەو چەند ساڵی کە کارمان تیا کردووە تەجروبەیەک ئەزمونێکمان وەرگرتووە من بۆ خۆم هەوڵم داوە ئەمنە سوورەکان لە لاساییکەرەوەی هیچ مۆزەخانەیەکی دنیا نەبێ ئەوە زۆر گرنگە کە مۆرکی خۆتی پێوە بێ هەوڵم داوە ئەمنە سوورەکە بەو توانە متەواضعی کە ئێمە هەمانە و لە بەردەستمانایە مۆزەخانەکانی خۆمان دروست بکەین بەڵام ناسنامەیەکمان هەبێ بۆی وەک چۆن تۆ لە دنیاە ئەتوانی مۆزەخانەکانی هۆڵۆکۆست بناسیتەوە لە هەر شوێنێکی دنیا بێ یان مۆزەخانەکانی ئەرمان ڕواندا بیان ناسیتەوە کە هەر یەک لەوانە هەوەیەکیان بۆ خۆیان دەستەبەر کردووە ئێمەش پێویستیمان بەوە هەیە کە هەوەیەک بۆ خۆمان دەستەبەر بکەین لە نەک هەر لە مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەڵکو من بۆ خۆم ئێمە بەو زۆر پێم خۆش نییە بڵێم پارچەکانی کوردستان و بڵێم باشووری کوردستان و نازانم ڕۆژهەڵات و ڕۆژئاوا پێم خۆشە هەر بڵێم کوردستان چونکە کوردستانی یەک پارچەیە و ئەوە دژمنەکانن کە بۆیان تەقسیم کردوین بۆیان دابش کردوین لەبەرەوە ئازاەتی نییە بۆ ئێمە کە لە هەر پارچەیەک لە هەر شوێنێکی کوردستان ئێمە کەسێک هەڵبژێرین خەڵاتی بکەین یان زۆر گرنگە بۆ مۆزەخانەکەشمان وا بکەین کە مۆزەخانەکانمان لە هەر شارێکی کوردستانە بێت بناسرێتەوە هەوەیەکی هەبێ مۆرکێکی خۆی هەبێ ئەوە گرنگترە لەوەی کە ئێمە بین زۆرتر بیر لەو تەکنیکە گەورەیەی دنیا بکەینەوە لەو پێشکەوتنە گەورەی دنیا بکەینەوە کە دنیا بۆ بە دنیای دیجیتاڵی ئێمەش ئەبێ هەموو کارەکانمان وابێ با لە ئێمە بتوانە سادە و ساکارەکەی خۆمان دەستمان پێ کردووە کە ئەوە ئێستا هەستەکەم بە حکمی ئەوەی کە ئێستا ئێمە میوانێکی زۆر دێت بۆ لامان دیبلۆماتێکی زۆر دێت بۆ لامان کە مۆزەخانەکانمان نەبینن ڕاستە ئەوان لە دنیایەکی دەوڵەمەندترەوە هاتوون بەڵام کە ئەبینن ئەم توانایە لە وڵاتەیە هەیە بتوانیوێتی بۆ خۆی ئەم مێژۆی خۆی دەستەبەر بکاتەوە بینوسێتەوە بە زیندوی ڕای بگرێ ئەمەی بەلاوە گرنگترە لەوەی کە چەند تەکنیکمان بەکارهێناوە کە ئیتر ئێستاش کاتی ئەوە هاتووە وردە ئێمە بەرەو ئەوە بڕۆین پشگیری بکرێن داعم بکرێن بەداخەوە مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە کە خۆی چەند گرنگەوە ئێستا لە دنیاە چەنگە ناسراوە بەڵام بەداخەوە ئەو حکومەتی هەرێمەی کە ئێمە هەمانە تا ئێستا بۆ یەک ساتیش ئاوڕی لە ئەو مۆزەخانەیە نەداوەتەوە کە ئێمە هەوڵمانداوە شانازیەکەی ئێمە بۆ مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە هەر پاراستنی ئەوە نییە کە ئێمە ئەو مێژۆمان لێ پاراستووە بەڵکو ئەوەیە کە ئێمە توانیمان لەناو ئەو فەوزا سیاسەی کە لە وڵاتەکەی ئێمەیە هەیە لەناو ئەو چەلەحانێ و شەڕەدەنوکەی کە لە وڵاتەکەی ئێمەدا هەیە ئێمە بتوانین چەترێکی نەتەوەیی دابین بکەین بۆ هەموو ئەو لایەنانەی کە لە دەرەوە هەر لە پەلاماردانی یەکان ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە چۆن وا بکەین میلەتەکەمان لەگەڵ خۆیان ئاشت بکەینەوە و مۆزەخانی نیشتیمانی ئەمنە سوورەکە دوو پەیامی هەیە یەکێکیان ئەوەیە کە ئەو مێژووە بە زیندوی ڕابگرێ و هەوڵیش بدا ئیتر هەمومان پێکەوە ئاشت بکاتەوە و هەمومان لەژێر ئەو چەترە نەتەوەیە بتوانین وڵاتەکەمان بە جوانی بەڕێوە بەرین. کاکاکۆ پرۆژەی چاپکردنەوەی کتێبەکان لەسەر چ بیرۆکەیەک بوو ینی بۆ جارێکی تر چاپکرایەوە؟ پرۆژەی چاپکردنی ئەو کتێبانە هەموو جارێک ئێمە هەموو ساڵێکە ئەم مەراسیمەمان بەڕێوە ئەبرد هەمیشە گوێمان لەوە ئەبوو لە خەڵکانی دڵسۆزەوە کە بۆچی بەرهەمەکانی مامۆستا ئیبراهیم ئەحمەد جارێکی کە چاپ ناکرێتەوە زۆر جار لێرە و لەوێ بەرهەمەکان چاپەکرایەوە بەڵام ئەمە تینوێتی خەڵکی نەئەشکان برادرانی بنکەی ژین بە سوپاسێکی زۆرەوە هەوڵێکی زۆریاندا کە
هەموو گەلاوێژیان چاپ کردەوە کە ئەوە پرۆژەیەکی زۆر گەورە بوو بەڕاستی بەڵام هێشتا تینوێتی خەڵکی نەشکان تینوێتی ڕۆشنبیران و ئەمانەی نەشکان بۆیە بیر لەوە کرایەوە کە یەک جار ئێمە لە پاکێجێکە کۆی بەرهەمەکانی مامە سابراهیم کە بازێکیان هەر هێشتا ئەمە یەکەم جارە چاپ ئەبینن چاپ بکرێنەوە بۆ ئەوەی بتوانین بۆ ئایندە هەموو ئەو کەس و موئەسسەسات و دەستگا و ڕۆشنبیرانەی کە هەن بتوانن باشتر سوود لە بەرهەمەکانی وەربگرن. زۆر باشە. کاک سەلاحەدین ئەمەیە قسە بکەم لەسەرەوەی خۆ نووسین و قەڵەم لە هەر کات و سەردەمێکا بێ بۆ خۆی زمانی ئەو کەسێکە نووسراوەتەوە بەڵام چاپکردنەوەی بە شێوازە کوالیتێکی لە داهاتووە تا چەند گرنگە ینی تا چەند جارێکتر خزمەتە کاتەوە بە تێکست و نووسینەکانی ئەو کەسە ڕۆشنبیرانە. ئەو دەقانەی کە سەر لە نوێ چاپ دەکرێنەوە بەڕاستی زۆر جار لە وڵاتی ئێمە گەورەترین گرفتیان ئەوەیە کە چاک ئێدیت ناکرێن ینی بازێکیان هەیە تۆ بەرهەم چاوی لێ دەکەی چاپی یەکەمی کوالێتی چاپەکە لەوێ گەڕێ کارت بە نێوەرۆکی کتێبەکە دەبینی بەداخەوە زۆر جار پەلەپەلی پێوەیە پەلە پرۆزەی پێوەیە نەزانینی پێوەیە نەزانینی دەقەکەی پێوەیە زۆر لەم کارانە لە وڵاتی ئێمە بەداخەوە دووپات بوونەوە بەڵام هەشن کەسی وا هەن کە بە پێداچوونەوەی دووبارە بە خوێندنەوەی دووبارە بە هەڵگرتنەوەی هەڵەکان توانیویانە خزمەتی یەکجار گەورە بکەن بە ئەو کەسەی کە دەقەکەی بەرهەمهێناوە و ئەو شوێنەی کە چاپی دەکا و ئەو ناوەندەی کە چاپی دەکا چونکە بۆ نمونە یادداشتەکانی ڕەفیع حیلمی تا ئێرە 4 جار چاپ کراون ئێمە هاتین وەکو پرۆژەیەک وەکو ئەندیشەیەک وەکو لێکدانەوەیەک لە مەرحەلەیەک لە ژیانی نەتەوەکەی خۆمان هاتین ئەم کۆجەڵدانە کە جاری وایە وەکو نامیلکە چاپ کراون جاری وایە کراونە 2 بەرگ 3 بەرگ 4 بەرگ هەمومان کردە 1 بەرگ بەڵام پێداچوونەوە بە پێداچوونەوەی ئەم کتێبە پتر لە 1 ساڵ من تەمەنی خۆم تەرخان کردووە کە ئەم یادداشانەی ڕەفیع حیلمی بکرێتەوە بە کتێبێک کاگاکۆ و دۆستی بەڕێزم مامۆستا مەجید ساڵح بە پتر لە 200-300 پراوێزی بۆ ئەم کتێبە نووسیوە ڕاستکردنەوە لێدوانی نوێ شتی نوێ ئەبەمە دەڵێن کتێب تازەکردنەوە ئەوە ئەمە هەنگاوە نەک ئەوەی بێنن ئێستێ دێنن بە پەلە پرۆزێ بە تایبەتی کۆمەڵێک دەستگا پەیدا بوون کتێب چاپ دەکەن و ئەگە قسەشیان دەگەڵ دەکەی کاکە ئەم بەرهەمە لە چاپی یەکەم بۆ لاواسرە ئەوەندە بڕووبیان و دێنەوە کە لەباری زانستیەوە ڕەت دەبێتەوە ئەم قسەی وانە ڕەت دەبێتەوە زۆر جاران کارەکانی کە دەکرێن لە پێناو ناو یا لە پێناو بەرژەوەندی مادیدایە ئەوە مەترسێکی گەورەیە و بەداخەوە خەریکە سێبەریش داوێ وانە بڵێ 1 و 2 شتەکان زۆرن ینی ئەوەندە زۆرن کە ئەگەر ناوەندێک نەبێ ناوەندێکی بڕیاردان نەبێ لەسەر ئەوەی کە ئەو کتێبانە کە چاپ دەکرێنەوە نەک ناوەندێک بۆ ئەوەی بێنێ سانسۆریان بکە بەڵام بۆ ئەوەی بەڕاستی پارێزرانی دەقەکە پارێزرانی زمانەکە چونکە ئەوەی ئەو ڕۆکانە لە کوردستان ڕووی داوە گرفتی نەحوە لە زماندا زمان شێواوە هەرکەس هەڵدەستێ موفتیەکە بۆ خۆی لەباری سەرفەوە وشەدا دەڕێژێەوە یا
وشەی نووسەرانی پێشوو دەستکاری دەکەن من خۆم ئەوەم دیوە لە وشەکە حاڵی نەبووە وشەیەکی کەی لە شوێنی داناوە ئێمە کارێکی زۆر نازانستیە یا تۆ وشەکە دەبێ بزانی یا کە نایزانی دەبێ پەراوێزی بۆ بکەی بڵێ وشە ئەم وشەیە نەخوێندراوەتەوە لە کتێبی مامۆستا ڕەفیع حیلمی دوو وشە ساغ نەمەوەتەوە دوو وشە مامۆ ساغ نەمەوەتەوە پەراوێزمان بۆ کرد وتمانە ئەم دوو وشەیە بۆ ئێمە ساغ نەمەوەتەوە تەواو ئەوە کاری زانستی ڕەوتەکە ئاوایە دەستخۆش مامۆستا لەم کتێبانەی ئەم گەورە نووسەرانەیە چیرۆکی تایە تا چەند هونەرمەندانی شانۆ سوودیان لێ وەرگرتووە بۆ دروستکردنی شانۆ و ئەو پەیامەش بگەێنن واللهی زۆر مەبەست ماکە ئەو چیرۆکانی کە ئەوان نووسیان نەتەوانە یعنی وەربگێڕنە سەر دەقی شانۆیی وەری بگێڕنە سەر دەقی شانۆیی بە سەراحەت یعنی ئێمە خۆمان کە ئەیکەین خۆمان لێ ڕازینین کردومانە ئەو ئەتوارەشمان نوانوە جاوە نازاوە کاک سەلاحەدی نەزانێ نازانم تا چەند تەواوە ئەم پرسیارە ینی بە ئارەزووی خۆم وایە یعنی تۆ تێکست دەبێ ئامادە بکەی بۆ ئەو کەسەی کە لە بواری شانۆدا دەهێوە شانۆیەک ساس بکە ئەوەش لە گرفتەکانی ئەم میلەتەیە کە شانۆنووسی کەمە یا شانۆنووسی ئەوەندە کەمە دەوێرم بڵێم نییە دەوێرم بڵێم نییە کاگاخر زۆر ناخۆشە تۆ لە نێو نەتەوەیەکدا کە دەست بە قەڵەمی زۆرە دەست بە قەڵەمی زۆرە ئەوەندەی دەست بە قەڵەم هەیە کە حیساب ناکرێت بەڵام تۆ بەرهەمهێنی تێکستی شانۆیی یەکجار کەمە ئەوەندە کەم ئەو جار گرفتێکی دیکە کە هەیە لە دەقی بەرهەمی شانۆییدا کە بنووسری ئەوەیە کە زمانەکە دەبێت زمانی ڕۆژ بێ زمانی سەردەم بێ زمانێک بێ کە لاوەکان لە لێدوانەکانی من حاڵی بن من توانم تیان بگەێنم وەری بگرن سەرف و نەحوی زمانیشم لە شانۆدا دروست بێ باشە ئێمە لە شانوێ مامۆستا باشتر ئەزانێ دوو دەستەوا ژەمانێ ئێستاندن و ئێراندنی پێڵامەتگەن لێکرێ بەوە پێما بێ هەر هەمان ئەو کار زۆر لەسەرەوە دەزانیت چی ئەگە سێبەری زمانێکی دیکە دێ بەسەر زمانەکەت دەکشێ نەحوەکەی تێک دەدا سێبەری زمانی عەرەبی بەسەر بکشێ ئەگەر سێبەرەکەی بەسەر کشە تازە تۆن ڕێزمانەکەت شێوە فارسی بەسەر کشە شێوە ئینگلیسی بەسەر کشە شێوە بۆ زمان پێناسەی زمان سەرەتا نەحوە یعنی ڕێزمانە تۆ ئەگەر ڕێزمانەکەت تێکچوو تازە زمانەکەت بەرەو گلۆربوونەوە دەڕوە دەبێتە زمانێکی تێکەڵ پێکەڵ و سەیر ئەوەشە ئەو هەموو ڕستەیە ئەو هەموو وتو وێژەی دەکرێت بە سەدان ڕستەی هەڵی تێدایە نە خەبەرنیگاریی وەک تۆ هەڵدەبەزێتەوە لێشی تێدەگا تێیدەگا ئەم شتە هەڵەیە کە من دەیڵم تێشم دەگا یاعترازیشی نیە زۆر مەترسیە دەستان خۆش بێ مامۆستاگیان کۆتا قسەیتۆ وەرەگرم و وەڵاهی زۆر شت هەیە ینی بەڕاستی ئێمەش کەوا شانۆکار زۆر معاناتمان هەیە کە ئەچین ئەو شانۆگەرەیە ئەبینین خۆمان ڕخنەی زۆرمان هەیە بەس بەرامبەرەکە وەری ناگرێ ئەڵێ ئەمە پیرە و کۆنە و ئەوە هەر ئەیانەوە وەکو خۆیان تەقلیدی ئیشکەین و یعنی ئاوە لەبەر ئەوە یعنی هەموو هەست بەو نەواقیسانە ئەەکەین کەم و کوڕیانە ئەەکەین ئەو زمانانە ئەەکەین یعنی بەس بەکێ ئەڵێ یعنی خۆی بەداخەوە داوای لێبوردنەکەم گەنجەکانی سەردەم یعنی داننی باشە نانیان بە کۆنەکانە کە تۆ قسەی بۆ ئەەکەی ئەڵەی وانە بێ وا بواە ئۆی تۆ هەر لە کۆنا هەر فێری ئەوەی توشتی شەوکێ بڕکێ هەبووە لە بینی هەردوونەوەکۆن و تازە ئێمە کۆنی دەبێت پردی پەیوەندی هەڵباسترێ ینی ڕاستەکە ئێوەیەگە ئەو پردە بپسێ تۆ لە ڕابردووی خۆت دادەبڕێت پردەکە دەستان خۆش بێ یەک وەلا حەزم هەیە دەربارەی کتێب سناعەیە وەکو سینەما
ئەبێ جدوای اقتصادی تیابێت جدوای معرفی و علمی تیابێت ئەوە یەک دوم ئەگەر کتێب وەکو بەرهەم بەکاردێنی ئەبێ ئەم بەرهەمە بۆ داخلە یا بۆ خارجە مەبەستم بۆ کۆمەلگای کووردە یا بۆ خارجە بۆ تعریفکردنی کورد و کەلتوری و مژووی کورد ئێمە ئەم سیاسەتمان نییە مەکتێب دەڕەکەین بەڵام ڤژن ڕۆیامان نییە ئەبێ هەر کتێبێکی جەمهورێکی معەن متەلەقێکی معەن بۆ منداڵان شیوەیک بۆ گەنجەکان شیوەیک بۆ ئەوە کە بەتەمەن بە شیوەیک لە کوردستان هەموو شت ارتجالیە عەشواییە دەستخۆش دواوتی کاگا کۆش فەرموو من هیوای سەرکەوتن بۆ ئێوە خوازم بۆ خۆشحاڵم کە لەگەڵم برادرانە پێکەوە جارێکی کە یەکتریمان بینیەوە ئەوە هیوادارم ڕێکخراوی برای مەحمەد فاوندیشن بەردەوام بێ و هەمیشە لە گەڕانابێ بۆ ئەوەی هەموو ئەو توانە جوانانەی کە لە وڵاتەکەمانە هەیە بیان دۆزێتەوە و خەڵاتیان کە و ئاوەتەخوازیشم کە دەیان خەڵاتی تر لە موسسات و دەستگای ترەوە جارێکی کە سەر بێنێتە دەرەوە و چەکەرە بکە بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو توانانی کە شاراونەتەوە یان کەس ناسێ یان هیچ کاتێک ڕێزیان لێ نەگیراوە ڕێزیان لێ بگیرێ دەستەکانتان خۆش دووبارە سوپاس و ئامادەبوونتان جارێکتر پیرۆستان